بینەرانی ئازیز دووبارە سڵاوتان لێبێت کاگارام دێمە لای تۆ بۆەوەی وەڵامی پرسیارەکان بیتەوە بە کورتی و کوردی. زۆر سپاس. سەبارەت بەوەی کە ئەو بەڕێزەکە باسی دۆکتۆر بۆ بیرتان لەوەی نەکردووە کە کارێکی دروستکە بکەن و نەگڕوخاندن منەڵم ئەم یاسایە کارێکی بنیادنەر دروستکەرە ئەو دروشمەی هەڵگرتووە بەڵێ بۆ هاوژێنی گفتوگۆ نەخێر بۆ جوێندان چونکە ئەوە خۆی یاساکە بەدەق و مادەکان تایەتی کە ئێمە ئەبێ هاوژین لە نێوان ئاینەکانە دروستکەین و لە نێوان چینی ڕۆشنبیران و هەروەها زانانی ئیسلامی. سەبارەت بە مەسلەی نەفرەتکردن لە شەیتان ئەو نەفرەت لە شەیتانەکە من نەفرەت لە شەیتانەکەم ئەوی شەیتانە پەرستێ ئەوە تەشیر نیە هەر کەس معتەقەدی خۆی و اعتقادی پێیەتی ئەوە دائەنرێ بە سوکایەتی بەرامبەر بە من کەواتە نەفرەتکردن بە سوکایەتی و بەجوێندانانرێ من چونکە من ئەوە معتەقەدی خۆم ئەویش معتەقەدی خۆیت ئەو شەیتانە پەرستێ بەس من باوەڕم پێ نیە ئەوە ناکرێت بەوە اینجا دووە سەبارەت بە ڕێزەکە سەبارەت بە باسی ئەوەی کە بۆچی باسی زیاتر ئیسلام کراوە مافی خۆمانە چونکە ئێمە لە هەرێمی کوردستان دەژین زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانی مسلمانە و بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر بێت و سەی دقیقە بکرێ هیچ امتیازێکی تێدا نیە هەموو پێغەمبەران هەموو کتێبە پیرۆزەکان و خوای گەورە خوای هەموو ئاینە ئاسمانیەکانیشە. سەبارەت بەوەی سزاکان قورسە وەکو ئاماژەم پێکرد یاساکە ئێستا تازە بواری گفتوگۆیە دەکرێت یاساکان زۆر سووک بکرێ دەکرێت بگۆڕێ دەکرێت هەندێک مادەی زیاد کرێ کەم بکرێ ئەوە ئێستا لە بواری گفتوگوایە و ئەگەرێکی زۆر نزیکە. سەبارەت بەوەی پەرلەمان پەراوێزکراوە بەڵێ پەرلەمان پەراوێزکراوە بەڵام هەر لەگەڵۆژدا ئێمە ینی وەکو نوێنەری هاوڵاتیانی کوردستان بەڕاستی بێئومێد نەبووین بەردەوامی لەوەی کە پەرلەمان کە موسسەیەکی زۆر گرنگ و بایەخدارە لە هەموو وڵاتێکە ڕۆڵی خۆی بگێڕێتەوە بەڵام پەراوێزکراوە ئەوە تاوانەکەی لە ئەستۆی ئێمە لە ئەستۆی هەردوو حیزبی دەسەڵاتە. سەبارەت بەوەی کە ئەو بەڕێزەی کە باسی ئەو کتێبانەی کە لەو پێش چاپکراوە لەژێر سای ئەم یاسایە بە پێی یاساکانی پێشوو قانونی عقوباتی عێراقی و پێی قانونی ڕۆژنامەگەری ئەوە ئەو کەسانی ئەو کتێبانیان دەرکردووە و تەرجمەیان کردووە و ئەوە هەمووی ڕاپێکی دادگا بکرای و حکمیش بدرایە بەڵام ئەم یاسانی تریش جێبەجێ نەکراوە لە هەرێمی کوردستاندا بە دەردی هەموو یاساکانی تریش ڕۆشتووە چۆن یاسای ڕێکخراوە ناحکومیەکان چۆن یاسای بەکاربەر چۆن یاسای ئەنجومەنی ڕاژە جێبەجێ نەکراوە ئەو یاسانش جێبەجێ نەکراوە کەواتە ئەم یاسای ئەگەر بێت و پەسەند بکرێ و علاقی بەوە نییە چونکە ئەو حکومانە علاقی بە یاساکانی پێشوە کە تا ئێستا دادگاکان ئیهمالیشان کردو جێبەجێشان نەکردووە. سەبارەت بە مەسەلەی مەزار ئەوەی کە بەڕێز پرسیارکردەوە لە قانونی عقوباتی عێراقیە هەیە بەڵێ ئەوە سزای لەسەرە لە قانونی عقوباتی عێراقیە هەیە. سەبارەتەوەی کە ئەم یاسایە ئایا کاگارم بۆچی لەم پرۆژە یاسایی ئێوە جێتان نەکرد لەبەرەوەی کە لە قانونی عقوباتی عێراقی هەیە و ئەمانەیەوەماژتان پێداوە لە قانونی عقوباتی عێراقی بە لاسیکی هاتووە ئەڵێ سوکاتی بەدین چییە ئەوە دیار نییە ئەو خاڵێکی کەشکایە ئەم یاسایە گوایە پارتی پشتیوانی لێکردووە کاکدانا ئاگادارە لە هەموو لیژنەکانە نوێنەرانی پارتی ڕەدیان کردوێتەوە لەگەڵی دانین ئەگەر بێت و یەکێک یاسای پێشەشا چۆن ڕەدیەکاتەوە ئەو سەبارەت بە مەسەلەی ئیمزاکان گوایە سێ ئەندام پەرلەمان ئیمزاکەی کشاندوێتەوە هیچ بەهایەکی قانونی نییە ئێستا بۆ چونکە کە خوێندنەوە یەکەین بۆ کرا ئەتر ئەو مڵکی پەرلەمان و گفتوگوی لەسەر دەکات. سەبارەت بەوەی یەک کۆمنتم ماوە سەبارەت بەوەی کاک دانا کە مەسەلەی یاسای خۆپیشاندان نەک یاسای خۆپیشاندان چەندین یاسای تریش هەیە کە هەر لیژنەی یاسایی ئێستا چ یاسامان هەیە هەتا ئێستا راپۆرتی لەسەر نووسراوە بەڵام خوێندنەوەی گفتوگوی لەسەر نەکراوە پەراوێزش خراوە بەڕاستی نەک یاسای خۆپیشاندان ئەوە نەبووە هۆی ئەوەی کە یاسای خۆپیشاندان دوا بخرێ بەڵکو ئەوە سەلماندی کە ئەو یاسای خۆپیشاندانی معارەزە پێشکەشی کردووە جێگەی خۆی گرێتەوە بۆ چونکە خۆپیشاندانێکی کتوپڕ بوو هاتە پێشەوە کە ئێمە لە یاسای خۆپیشاندانە باز لەوە دەکەین کە خۆپیشاندانی کتوپڕ دروست ئەبێ و دیاردەیەکی سروشتی و ئەبێ لەو یاسایە معالجە بکرێ بەڵام بەداخەوە لەو یاسا هیچ معالجە نەکرا و ئەم یاسایش ئەوەی کاکدانا باسی کرد کە ینی لە وەکو مەرامێکی سیاسی وایە بۆ هەندێک لایەنی ئایا دەسەڵات بە یاخود ئەحزابی ئیسلامی بێت نەخێر بەڕاستی ئێمە هیچ مەرامێکی تیانێ بەڵکو تەنها بۆ ئەوەیە کە هەندێ میدیای سێبەر هەیە کە بەردەوام چونکە تەنها گۆڤاری چرپە نییە چەندین جار دووبارە بووتەوە ڕۆژنامەکانی سێبەری هەردوو حیزبی دەسەڵات سوکایەتی بە ئاینی پیرۆزی ئیسلامەکان بەڵام بەبێەوە هیچ لە پێچینەوەیان لەبرێ ئێمە ویستمان ئەو یاسا دەرکرێت بۆ ئەوی تونوتیژی لە نەکەوێت کاگارم ئەمە حاڵەتە یاخود بووە بە دیاردا یاسا جایهەست ناکەی قەدەغەکردنی شتێک واکە ینی چۆن بڵێڵە کول مەمنوع مەرغوب ئاوای لێبێ نەخێر نا چونکە جوێندان ئەگەر بێت و بڵێ مەمنوعی کە وەڵام مەرغۆ بێ ئەوە ئەگەر بێت و ئاوا بێ بۆ نمونە تۆ لە فەیسبوک ئەکاونتێکی فەیک و تەزویر دەکاتەوە و
هەموو بیر و ڕاکانی خۆی لەوێ بڵاوکاتەوە لە ژێر ناوێکی خوازراوە ئەو کاتۆ چی لەماکەی ئەوە طبعا ئەتەدی ئەو کەسێک کە کارەکەی کردو ئەو بەرپرسیارە بێت لە ڕووی قانونی بەڵام کەسێکی مەجهول ئەو بەرپرسیاری قانونی لەسەر نیە ئەوە بەس با کۆمنتەکەم تەواوکەم سەبارەت بە مەسلەی ئەو یاسایە کە لە کاتێکا کە ئێمە ئەڵین تونند و تیژی ناهێڵێت بۆچی چونکە ئەگەر بێت و ئەو یاسایە هەبێت بەڕاستی ئێتر نابێتە هۆی ئەوەی کە هەر یەکێک هەڵستێ جوێندا بەڵام بەبێ ئەوەی کە کەس لێپرسینەوەی لەگەڵانەکە یعنی هیچ مەرامێکی سیاسی تێدا نیە بەڵکو بۆ ئەوەیە کە چارەسەری کۆمەڵی کێشە بکە کە چەندین جار دووبارە بۆتەوە بەڵام بەبێ ئەوەی لێ پێچینەوەیان لەگەڵا بکرێت بەڵێ سپاس کاک فارغ دێمە لای تۆ بۆ وەڵامی پرسیارەکان بە کورتی بەڵێ زۆر باشە کاک ئەیوب باسی وەکی ینی ئەو بەرزانە مەجموعەی پرسیاران کرد انتباع حکومەتی و وایە ئەم کۆمەلگایەمە خەت سەهار هەمووی سەرقاڵی سوکاتیگرنی باین شتیوانە من نازەم سوکاتیانە لە چۆن ڕاستی ینی ئەوش گۆڤارێک و شتێکی بڵاو کردەوە سوکاتی باین ئیسلام لە وڵاتەیە ئێمە لە کوێژین لە وڵاتە ناژین چێنەوانی سوکاتی باین ئیسلامەکەن ها کاکە گیان تۆ ئەگەر ئەم یاسایە تێپەڕێە وتە بێژی وەزارەتی ئەوقاف بە ڕێزێک قسێکی کرد ڕاستەکە ئەوژەوەیە کە زۆرێک لە مامۆسایانیانی ناڵام هەمووی لەمە دوابێت لە ڕێگەی محکەمە بن لەبەرەوەی بە ئیسراحەتی خۆیان قسە بە هەموو ئاینەکانڵن لە تەلەڤیزۆنەکانی تەلەڤیزۆنی ئیسلامیەکانەوە جۆمان لە بانخوازەکانە بە یەهودیە تاپایەت بە مەسیحێت تاپایەت باشە بە ئیدی ئێمان هەموو سوکایەتی نین چۆن چێنەوە بە ئاینەکانی ترەکە سوکاتی باین ئیسلام ئەمە بۆ بە نۆرم لە وڵاتە نەکاکە نەگەوە بەڵکو گفتوگۆنی لەسەر ئاین ئیسلام تەنها مامۆسایانی بەڕێزی ئاینی قسەکەن و گوێیەک تا ئێستا لەگەر ڕێزمە زۆری لە مامۆسایانە بە خەڵقانی وەکو ئێوانەوە سەرڕوت ئەزانن باشە هەر جۆشمان لێ ناگرن لە کاتێکە گفتوگۆیەکی گرنگ لەسەر ئاین پێویستە بکرێت باشە هەر ئاینێک گفتوگۆی لەسەر نەکرێت و ڕەخنە نەکرێت و بە فلتەری ڕەخنیان نڕوە وەکوی ئاینی مەسیحی ئێستا پیان ڕۆشتووە لە ماوەی 400 ساڵی ڕابردووە کە ئاینی ئیسلام پیان نڕۆشتووە ئەم ئاینە تازە نابێتەوە گەشە ناکات خۆی ینی من لەبەر خاتری ینی لە خزمەتی ئاینی ئیسلامێکڵین ئەبێ گفتوگۆ لەسەرکە بێ ڕەخورگە لە فۆزایەکە نیت ئەمە علاقی بە حتا علاقی بە دەسەڵاتەوە نییە فەزایەکی گشتیمان نییە کە تێیدا ئەم گفتوگووانە بکرێت یەک دووەم قودرەتی عقلیمان نەگەیشتەوە بەوەی کێمە لەسەر ئاین قسە بکەین کاسێک لە ولاوەیەت شتێکی مهاتەراتێگە نووسێت خۆ ئەمە ناچێتە بابی ڕەخنە لە خودداوەند و سەداها کتێبم لایە بەڕێزان لەسەر چەمکی خودداوەند ناتوانین یەک دانیان قسەی لەسەر بکەین کە مەفروزە من یەکێکڵانی چەند ساڵە ئەمێن ئەو کتێبم کە لەسەر خودداوەندە ناکرێت کاکە خۆمریش نامێ بکوژرێم ڕێگە کوژرەی بۆ لەبەری فەزایەکی تەسامح هەڵکردن نییە کەواتە من نبینەوە سوکاتیانە بە ئیسلام و کەسیش لەگەڵانیە ڕەخ نەکردن و گفت و گۆش نابێ وەکو سوکاتی سەر پێ کاک دڵشاد باسێوەکی کە ڕەخنە دەساڵگرت وازەم شتێکی تازە نییە و کەسێکم کە بوێرانە ڕاوتە سەوری خۆمەڵێم و ئەم دەسەڵاتە من بە دەسەڵاتێکی ستەمکارە لەم کتێبێکی تازە مەدەسەوەیە 500 لاپەڕەیە لەسەر ئەم دەسەڵاتە ستەمکارەیە لەبەرەوە بڵێ ئەوە ئیشی منە باسی ئەوت کرد بۆچی ئەم یاسایە بێتە مای خینکاندنیە من وامتووە بکە بەڕێزە بێتە مای خینکاندنی کاگارام هەوڵی زۆریدا کە داکۆچی لەو بکە بەڵام ئەمە لاستیکیە وەکو خۆی گلەی لە هەندی یاساکانی دیکرد کە ڕۆشن نین ڤیگی یعنی تەموو مژاوی نەمانە سوکایەتی مەبەستە چیەوەە بەڕاستی تێتی سوکایەتی ڕۆشن نییە ینی کاگارام سوکایەتی سەبجێکتڤە کاگارام بە ئارامی لەمەدین بکەین تێرمێکی زاراوەیەکی سەبجێکتڤە زاتیە باشە ئۆبجێکتیڤ نییە ینی بابەتی نییە تا هەمومان ڕێ بکەین لەسەری معادلێکی ماتماتیکی نییە هەمومان بیزانین سەبجێکتیڤە واتە من لە پرەکە شتێکەتوان مەسەن کەسێک تەسەورێکی بەرامبەر خودداوەند هەیە باشە من تەسەورەکەم ئەمە سوکایەتیە بۆ نمونە حەلاج ئەنا من ئەهوا و من ئەهوا ئەنا نەحن ڕوحانی حەلەنا بەدەنا باشە ئەمە لەگەڵ خوایە ئەمە نازەری حلولە توانەوەی لەگەڵ خوا ئەمە سوکایەتیە سوکاتیان جوێنان ڕێک نووسێتی گوێن و گاڵتەکردن کاکە گاڵتەکردنیش کاگارە بەڕاستی من داوا لە بردان لێکم یەکێک لە ئاینەکان و لە زمنی ئاینی ئیسلام کە مامۆسا لێرە ئێستا ئەتوانێ بڵێوانە
ئەوەی بەنگلیزی پێوتێ سنس ئۆف هیومەر باشە ڕۆحی فوکاهی لە هەموو ئاینەکە ڕۆحی فوکاهی ئاین بریتی نییە لە گرژی و مۆنی و ینی مامۆستایانی ئاینی زۆربەی مێژووی ئێمە مێژووی لە ئیسلام لە وڵاتی ئێمە زۆربەی نوکتەکان لە پیاوانی ئاینی وێتە دەرەوە وانی سنس ئۆف هیومەرێک هەیە ینی جۆرێ لە گاڵتەکردن و خۆشی چۆم ئاین بە بەڕاستی بەو شێوە قورسی کە بێت و ئایتر عبوزلی نییە کەکەوەن ئێدەی ئەمە چێتە بابیەوە ینی تۆ ناتوانانی نوکتی گێڕیتەوە باس لە گاڵتەکردن بەخوا ئەگەر نە گاڵتەکردن لە بین یەکتریا کاکە گاڵتەکردنیش هەیە بە پێغەمبەرانیش گاڵتەکردنیش هەیە بە پێغەمبەران من یەکێک لە ڕخنەکانتان لەکوێ گاڵتەکە بکرێ خۆیەوە زۆر لەکوێ گاڵتەکە پرسیارەکانی تر ئەم یاسایە بەڵێ بەڕێزە پرسیاری کرد ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەم دەسەڵات بۆ ئەوەی کە سوکاتی باین نەکرد و ئەو خوشکەش باسی ئەوەی کرد من پرسیارێک بکەم ئەو فیلمە بینیوە بینیت بەڵێ ئۆکەی ڕەتفیعلی من و هاوسەرەکەم ناسخانەوە بوو کە ئەو فیلممان بینی وتمان قێزەونە باشە تۆش وا سەیری بکە باشە گرنگترین شت لە ئاینە ئاین جیاوازە من و تۆ نین من ئەکرێت و ڕەبم بەڵام ئاین ناکرێت و ڕەبێ و منیش ناتوان بە ناوی ئاینۆت و ڕەبم گرنگترین شت بۆ ئاین و لەوانە ئاینی پیرۆزی ئیسلام بریتێ لە تۆلەڕیتین ئینتۆلەرەبڵ یعنی چی یعنی تا هەڵکردن لەگەڵ ئەو شتەی کەشایانی هەڵکردن نییە ئەمە ئاینە بێومە پیشان بە ئاینە بێ پیشان تەسامحمان فێرکە لەگەڵ ئەو شتانە هەڵکات کەشایانی هەڵکردن نییە سلمان ڕژدەکەی کە فەرمانی کوشتین لێکدراوە مقابلەیەکی بینی دەربارەی فیلمە وتی ئەمە فیلم نییە بەڵام ئەبێ بەلایەک گوزەر بکەین و بڕین بڵین بێزەڵقی و تەواو ڕێی من و ناسکیش بەرامبەری ئەوە بوو تەواو من و ناسک ڕێیەکی دیشمانەوە ژوەیە کە جوان نییە بەمە بڵێ فیلم هەموو کەسێکی مسلمانی ناچار کرد کە حەز بکە و فیلمە ببینێ یەک ساڵی شەو فیلمە بۆ هەموو ئەو محاولاتە کاکە کارتۆنەکان من کارتۆنە فەڕەنسیەکانم بینیوە هوداخان شتێکی زۆر پێزەوقانە هیچ نییە من ئەحەپەسێم لەوەی ینی ئێمە من بۆ نمونەوەکو مسلمانە بڕۆمە سەر جادە بەرامبەر بەم کارتۆنە بەناوی ئیسلامی شۆ قسە بکەم ئەوە منم تەحملی ناکەم چی وتی ئاین ئیسلام تەحملی ئەوە ناکە و لەوە خراپتریش ناکە ئێمە با بەناوی ئیسلامەوە وێنەیەکی ناشرین بە ئیسلام دروست نەکەین کە هیچ تەسامحێکی نییە ئەو کۆم کتێبی ئاماژەم پێدا کە ئێستا 58 دراسەیە باسی لەوە کە ئیسلام ئەفسانەیە بازە تەسامحی بکەین ئێمە ئەمە چی وای کردووە ئەمە هەموو ئەو خۆپیشاندانانە و ئەو هەموو هێزەی کە دێ لەولاوە هەموو ئاوە خیناقێک خات سەر ئازادی و سەر بیرکردنەوە و بە کوشتن و بڕین جوابی هەموو شتاتەوە لەبەرەوە بەڕێزان سوکایەتی ئەگەر کەسێکی شەوێ سوکایەتی بکە تۆ بە ئەرگومنت جوابیتەوە باشە کەسێک یەک ئەو بە ڕێزەباسی کرد واکو ئەوەی کە بەردەوام سوکاتی بکرێت یەک کەس کتێبێکی نووسیوە لە چەند ساڵی ڕابردووە باشە وەڵامی باش بووە مەزای چی بوو مەجموعەیە برادر هەن پرۆژەیەکیان هەیە بەناوی پرۆژەی تیشک جوێ بێنەوە باشە من ناڵم ئەو جوابە ئەوان تەواو حەقی خۆی یاوەتێ بەڵام ئەمە ڕێگەست تەندروستەکەی من هەڵەیە گەکەم تۆ وەرە بە نووسین جوابم بەرەوە باشە بە یاسا جواب دەکەم بەرنامەیە قەزاری لەبەرەوەی دکتۆر دێمە لایتەوە ئیلتیزام دەکەم سێ پرسیار ئاراستەی من کرایەکیشان کاک شاباس باسیەوە کرد بەڕاست پرسیارێکی پێم وایە زۆر ینی لە جێ خۆیەتی باوک چی بکات ئەگە مناڵەکانی با بڵێن سەرپێکی ڕێنماییەکانی بکات من پێم وایە باوک نایە مناڵەکانی ئەگە سەرپێچیان کرد سزنیان بکات یاخود غەرامەیان بکات بەو شێوەیە کە لە پرۆژه یاساکەدا هاتووە ینی بەڵکو باوک دەبێ ڕەحمی هەبێ دەبێ لێبوردەیە هەبێ بەزەیی هەبێ دەبێ بە شێوەیەک وا بکات کە مناڵەکانی تێبگەێنێت کە ینی زۆر قاسیانە نەبێ ئەوە پێم وایە ینی مەفهومی وەکەیە لەوانەیە ئەوە پێمان بڵێتن کە ئێمە پێویستمان بە یاسایەکیش نییە بەڵکو ئێمە دەکرێت لە ڕێی با بڵێن ئەو عرف و با بڵێن ئەو عادەت و ئەو نۆرمانەی کە هەیە یاخود ئەو پەیوەندیانەی کە هەیە دەتوانین ئەم شتانە ڕێک بخێن پێویستمان بەوە نییە یاسایەکە بێ ڕێشی بخات تا بۆیە هەر بۆی بە قسەیەکی کاگەرانی ببەستمەوە جیاوازی ئەو یاسایە لەگەڵ ئەو یاسایانەی تر کە پێشتر هەبووە چییە ئەوەیە کە ئەو یاسایە زۆر قاسیە ئەو پرۆژە یاسایە زۆر قاسیە بە مقارنە لەگەڵ یاساکانی کە پێشتر کاریان پێکراوە بۆ خۆتان پێشتر ئیشارەتان پێدا کە مەسەلەی سزاکان چۆنە و زیندانیکردنی تایە داخستنی ڕۆژنامە و گۆڤاری تایە سوزانم غەرامەیەش یەکجار بەرزیتیە ئەوە سەبارەت بەمە کاگەی پرسیارشتی کرد کە
چی بکەین ینی بۆ سکایەتی بە پیرۆزیەکان نەکرێت ببرنەوە کاکەی من بوو پێم وایە چی بکرێت بۆی سوکاتی بە سیمبولەکان و بە پیرۆزیەکان نەکرێت زۆر بە ئاسانی دەتوانم بڵێم ئەگەر مەبەستمان ڕۆژنامە نووسانە پێویستە ینی لە هەموو بارێک ڕێسایی کارکردن هەیە یاخودەوەی کە پێ دەڵێن ئیتیچی ڕۆژنامەوانی هەیە ئێمە ئەگەر لە ئێتیچی ڕۆژنامەوانی بتوانین ئیش لەسەرەوە بکەین وا بکەین کە ئەو ڕۆژنامە نووسانەی با بڵێن کاری ڕۆژنامەوانی دەکەن شت دەنووسن لە تەلەڤیزۆنەکانن ئەوان پێویستە با بڵێن پابند بن بەو ئیتیکەی کە لە بوارەکەیاندا هەیە ئەویش چییە ئەوەیە کە تۆ لە هەموو شوێنێک بازەوە دەکەیت کە تۆ نابێت تەشهیر بکەیت نابێت تحدای با بڵێن مافی شخصی بکەیت کۆمەڵێک شتی لەو بابەتە هەیە پێویستە ئەمە ئێش لەسەرەوە بکەین ینی لەسەرەوە ئیتیکی ڕۆژنامەوانی بەهێز بکرێ و ڕۆژنامە نووسان کاری لەسەر بکەن لایشتر ئەوەیە کە بۆی ڕێگری بکەیت لەوەیە کۆمەڵێک یاسا هەیە و مەسەلانیان معالەجە کردووە دەکرێت با بڵێن یاساکان ئەوەی کە هەبووە تا ئێستا چۆن ڕۆشتووە چۆن پارێزەر بوون بە هەمان شێوە پارێزەر لەگەڵەوەی من بۆ خۆم لەگەڵ کۆمەڵێک چاودێرەوەی دەڵێن یاسای پاراستنی پیرۆزی ئاینەکان ئیتیکی تێپەڕاندووە و سانسۆری زۆر تێدایە تۆ شاوڕای لەگەڵەوە بێگومان نەک سانسۆری تێدا وە گوتم عنی زۆر قاسیانەیە ینی وا دەکات تۆ ئەسڵەن بێدەنگ بیت تاو ینی هیچ نەڵێ تۆ ترست هەبێت لەوەی کە قسە بکەیت من ئەو قسەیە کە دەکەم ئایا چ تەفسیرێ شوێ دەکرێت ئایوە گاڵتەکردن ئاوە جنێودان ئەوە سوکاتیکردە لەبەری من نازانم بەڕاستی گاڵتەکردن چیە جنێودان چیە سوکاتیکردن چیە لەوانەیە هیچ پێوەرێکمان نەبێمە بتوانین ئەو بفێوین ئاسان نیە بۆ ئێمە بۆیە من ناسار دەم بێدەنگ بم لەوەی کە لە ترسیەوەی کە 15 ساڵ نەخرێمە زیندانەوە لە ترسیەوەی کە 15 میلیۆن غەرامە نەکرێن بەڕاستی لە ترسیەوەی کە ڕۆژنامەکەم و سوزانم ماڵەکەم لێدانەخەن ینی وام لێ دەکرێت بەڕاستی ئەوەیە نەخێر جیاوازی ناتوانێت پێوەرێکرد نییە پێوەرێکرد نیە بۆەوە پێوەرێکرد نیە کاکە پێوەرێکرد نییە من دەترسم لەوەی کە من قسە بکەم بەڕاستی ینی ئەوەیە وای گاگدانە بەکراوەی قسە بکەین هەنێگە نەترسی جنێوە دەی نەخێر مەسەلەکە جنێودان نییە من نازانم ئەمەڵی ئەسڵەن نامەسەلەکە ئەوە نییە من نازانم چ شتێک گاڵتەکردن کاکە یعنی چ شتێک گاڵتەکردن من ڕخنم زۆرە لەم پرۆژە هەسا حەزەکەم ئەوە بزان زۆر ڕخنم لێ بەڵام یعنی ئەوە مشکلەکە ئەم دیاریان کردو ئەمان بەس من ڕخنەی ترم دیاری نەکراوە کاکە من ئەڵێم مسلمانان زەرمەندتر ئەبنتیا تا خەڵکی تر بەڵام بە هەمان شێوە کۆنتڕۆل بخاتە سەر ئەوانیش ئەوانیش لەوانەیە نەتوانن بە هەمان شێوە ئەوانیش لەوانێ نەتوانن تەفسیرات بکەن سوزانم پێشتر تەفسیراتی ئاینی هەبووە ڕخنەگرتن هەبووە گفتوگۆ هەیە ینی بەم شێوە ئەگەر بەم شێوێ ئاسان نیە تۆ بتوانانی ڕای خۆت دەربڕی تۆ دایم هەز دەکەی ینی وێنەیەشی ترسێ لە بەرامبەرێت بەڕاستی ئەوە دروست دەکات بەڵێ دکتۆریش وەڵامی بیتەوە بەڵێ پرسیارێک کاک ئەوی باز لەوە دەکات لە هەر ڕۆژنامە ئەگەر وابێت هەر ڕۆژنامە و نووسێک و نانی لەغیابی یاسایەک هەر ڕۆژنامە نووسێک دەتوانێت ئەوە بکات سوکایەتی بکات نازانێت چی بکات ئێمە کاکە لە غیابی ئەو یاسایە نمونەم ببێنەوە چەند سوکایەتی کراوە یعنی چەند حاڵاتێکی زۆر کەما کە بە سوکایەتی ناوی دەبن و ئەمانەش با بڵێن معارەزە کراون یاوەتە سزای خۆیان وەگرتۆ یاوەتە لە دەرەوەی قانونی ئێستا یعنی ئەوەی کە دیسانە هەر بۆ وەڵامی و پرسیارەی کاگەیوبیش ئەوەیە کە تۆ دەتوانانی لە ڕێی بەهێزکردنی ئیتیچی ڕۆژنامەوانی وا بکەیت کە تەشهیر نەبێ سوکایەتی نەبێ بەڵام بۆ ناکەێت تۆ ببێنی یاسایەک بێنێت و وەک گوتم ینی ئەو ترسە دروستکەی ئەو قەیدە دروست بکەیت مەسەلەیەش تریش هەیە یعنی سیستمی پەروەردەیی بۆچی لە هەرێمی کوردستان یعنی سیستمی پەروەردەی دەتوانێت خەڵکەکان ڕابێنی تاکەکان ڕابێنێ کە بە شێوەیەک مامەڵە لەگەڵ یەکتر بگرن کە ڕێز لە یەک بگرن ڕێز لە بیر و باوەڕ یەکتر بگرن ڕێز لە پیرۆزیەکانی یەکتریش بگرن ینی بە هەمان شێوە پێویستە سیستمی پەروەردەیش ئەم ئیشە بکات دێمەلات بۆەوەی لەوە زیاتر مافی مامۆستاوەڵامی پرسیارەکان بەرەوە لە زمانی شا قسەکانی خۆت بکەیت من یەک پرسیارە ڕاستی من زیاتر کراتی بێ باشترە بەڵێ بەس من حەقی خۆمە مەجالم هەیە کاک تەحسین پرسیاری کردوتی ئەبێت ئەگەر مادەم ئەڵەن تەورات دەستکاری کراوە بێ محکەمە بکرێن طبعاً کەس وای نەوتوە یاساکەش وا ناڵێ و ئێمەش هەروەمان نەوتوە چونکە هەموو دینەکان ئەو حیوارە قەدیمە لە بینیانە حتا لە قورئانی شەخوای گەورە مێرەبان لە چەند شوێنە
باسیەواکە کە ئەم ڕخنانە گیراوە مەسەل بۆ نمونەیەکی هاتووتی من يحيي العظام وهي رميم كي تواني يسقن يعني ورخنا قرتن بولا خذي قرآن يا وإذا فعلوا فاحشة قالوا وجدنا عليها آباءنا والله أمرنا بها خواو تيجي بما الفاحشة بكن كبرتي له خورود كرنا وصور خوارن بدوري كعبة أمانة شد قال لك من قسان كردوا لسي وآيات خواي يقولون كذا لحفتاش زياتر وعلين وايان وت خواي قال فما قل أي محمد صلى الله عليه وسلم قال بمجرد جوابيان بدلوا يعني هموي حواره هموي بالضبط أو هینەیە کە گفتوگۆیەکەوە بۆ جوابدانەوەی کە من وازەمەوە حلێکی زۆر گەورەیە کەسێک کە حیوارەکە بە حیوار جواب دێت بەڵام بە نسبەتی وەرگرتنی ئیجراعاتی قانونی لە جانبەکانی مەسەل بۆ هەموو ئەنزیمەیەک ئەو حەقەی خۆی بووە مەسەل ئەوانەی کە قەومین زیاتر مەسەل خەڵکانێکی نیشتیمان پەرۆ یا خەڵکانێکی قەومی لە وڵاتی خۆمان ئێستا خەڵکانێک دەرچن مجلد دەربکەن بەس ئوسلوبی حیواریش قسە بکەن بە ئوسلوبی حیوار جنێو نەدەن طبعا ئەمە ئەڵێ جنێو لە یاساکە من زۆر ئەوە جوان ڕوون کراوەتۆ لەوە ئەڵێ جنێو بەڵام ئەگەر جنێویش نەدەن زەلامێک یان جەماعەتێک کۆمەڵە دروست بن بێن بڵێن ڕەخنە بگرن بڵێن حەقی خۆی بووە کاتی خۆی عەلی کیمیاوی یەکێک بە یەکێک دەڵێت درۆزن ئەوە جنێویان نا ئاخر ئەوە تهدید جنێو ئەوە دیارە معروفە نییە جنێوەتانێک کە معنای گاڵتەکردن نا درۆزن کەلیمەی درۆزن بەرامبەر درۆزن ئەوانە شت گەلێکن مناقەشە ئەکرێن مەبەستمەوە نیە بەس حەزەکەم زیاتر تەفسیل بە جانبەکەی خۆم بدەم ئەوەیە مەسەل بۆ نمونە کەسێک بێت حیوار بکە کاکدانە مەسەلەی جنێولادە کاکدانە پێم خۆشە مەسەلەی جنێولادە مەوزوعەکە بکەرە مەوزوعی حیوار گفتوگۆکردن کەسێک بێت ڕەخنە بگرێ بڵێ کاتی خۆی عەلی کیمیاوی بە حیوار بڵێ حەقی بووە کیمیای کورد سەر هەڵەبجا بۆ ڕەخنە بگرێ و قسە بکات و دابەزێت سەر هەڵەبجا هیچ قەومیەکە ئەمە قبوڵەکە هیچ قەومیەکە ئەمە بەڕاستی ئەمە بۆ خۆی جۆرە حیوارێکە کاکە من ڕەئیم وایە عەلی کیمیاوی ڕاستی کردو حەقی خۆی بووە خۆ ئەوانیش کۆمەڵی مبەرراتیان بۆ وتیان ئەمە لەبەرەوە فڵانشت و ئێران تەداخلی کردوە چی کۆمەڵی مبەرراتیان بۆ کاتێک کیمیاویان داوا لە هەڵەبجە نەیانداوە لە وڵاتێکی بێن ئەو مبەرراتە بێن بە حیوار بڵێ کاکە من واڵم هیچ قەومیەک ئەوە قبوڵەکە هیچ قەومیەک حتا ئەمریکا کە یەکێکە لە وڵاتانی کەوا دیعای حريتي عالمي أو شتاناك لدواي ينزل سبتمبر لدواي أورودا ويك الأولاد عملية بناوي باتريوتيك أكت يعني عملية نشتمان بروري عملية نشتمان بروريان دانا يا عفوا بلى يا ساي نشتمان بروري بارك الله يا ساي نشتمان بروري يعني بو مجال أداته همو أجهزة أمنية كان بو أوي هجوم بكنا سر مال همو مالكان كاتب جماني كان هبوا لشونك بشنا مالك بحمو نوع ببيع يعني انتهاكي حقوقي خلب كان خوي بو خوي مخالفي قانوني ما في مروفه بلام لقلا واء كان لبرو لدواي الرداوي يكرو يعني ليكرو وهروها بنسبتي ام موضوع داناني جوري من براي من دارني ياسايك بو تعايش بو بيك وجان شتي زور بيس وضروره بلام ام اسلوبه من واعزان المسلمان تي سود من نابن بۆ مسلمانان چکە مسلمانان زیاتر وەکو دکتۆر ڕەفیق من زۆر لەگەڵیم قسەکەی زۆر تەواوەڵێ مسلمانان زیاتر تیا زەرمەند دەبن و ئەڵێ من لەبەر خۆشەویستی ئیسلام ئاڵێم ئەگەر وایە یاوانی ئەوە سوپاس یەکەم بەڵام بە کورتی یعنی ئەوەیە کە مسلمانان لەمە زیاتر بەرەنگاری پرسیارە بنەوە کاتێ حیوارەکەین کاتێ مناقەشاکەین ماڵێن قورئان مەسەلا ئەڵێن تەورات دەستکاری کراوە ئەویش ئەڵێ قورئان محەممەد خۆی دانێ سەڵات سلامی خۆی لەسەر ئەڵێ خۆی دانێمە درۆیە خۆی درۆیە کە داینەوە بە درۆوتی ئێمە خوا ناردوێتی ئەمانە شتگەلێکن حیوارە و قەدیمە و خوای گەورە مێرەبان بەرامبەری عقوبەی دانەنەوە بەرامبەریان بڵێن ئەوە و جوولەکە لە ناو لەژێر دەسەڵاتی موسڵمان بۆ لە بەرامبەر ئەوە محاکەمە نەکراون بەڵام مامۆستا بمبورە گەردووە قسە بکەی دوا قسەی من پێش ئەوە یەک ملاحەزەی تر هەیە لە طبعا یەکێک لە ڕیوایەکان بە ناوی نیکۆس کارانتزاکس ئەمە لە ئەمریکا هینێکی نووسی قصەیەکی نووسی بابزان ڕیوایەکی نووسی بە ناوی The Last Temptation of Christ يعني The Last Temptation آخرين وسوسەی آخر وسوسەی مەسیح ئەمە قسەیەک بوو طبعا لەو ساڵی 57 کۆچی دوای کرد 3 ساڵ دوای مردنی خۆی طبع کراو کەوتە بازار و لە ساڵی 80 کرایە فیلم طبعا لە دوای ئەوە زۆر ئاژاو حتا لە ئەمریکا کۆمەڵێک لە مەسیحەکان نییە بە قمبەلا ناو ئەو شوێنانەوە کە فیلمەکان تێکرد یعنی زۆر تونند و تیژی تێکەوتو ئێمە نمونەمان زۆرە ئیسە کاتیەوە نێ من باسیەوە بکەم نمونەمان زۆرە نەبوونی یاسایەک بۆ تەعایش لەگەڵ یەکتریا نەبوونی یاسایەک زۆر جار بەعکس و تونند و تیژی بەعکسی ڕایەکەی جەنابی دکتۆر فاروق زۆر جار ئەوە زیاتر تونند و تیژی چونکە ئیطلاق کاتە دەست خەڵک کاتێ بە تایبەتی زۆرینە زۆر جار لەمە ئەتوانێت بیقۆزێت و زۆرینەکە مسلمانە دوا قسەی من عفوان وت دوا قسە بکە کاتی بەرنامەکە تەواو حق لە من زیاتر قسە کرا بەڵام من ئەیکە مشکلە نیە من قەناعەتم وایە ڕەدی حیوار بە حیوار وەکو خوای گەورە مێرەبان لە قورئانە ڕەدی حیواری بە حیوار داوەتو و ڕەدی ئەو کەسەی کەوا قسەیەکی کرا وەکو خۆی وەکو ئەڵێ قالوا أنؤمن كما آمن السفهاء
خۆی فەرمێ ئەلا ئینەهم هم السفهاء یعنی بەرامبەر قسەی خۆی وەکو خۆی هەموو کەسێک وەکو خۆی حیوار کرد بەڵام وەکو باسم کرد ئیسلام حەقی ئەوەی هەیە هەموو دینێکی تریش بۆ خۆیان وەکو مرۆڤی وەکو چۆن کەسێکی قەومی بۆی هەیە ئەگەر یەکێ بێت بدا لە شوێنە ئێمە ئەنفال کراوین بێن گاڵتە بە ئەنفالەکان بکە یان سوکاتی بە ئەنفالکە یا سوکاتی نەکە بە حیوار بڵێ وڵای کاکە من ڕەئیم وایە من ڕەئی حیوارەکەم قەناعەتم وایە کەوا چاکیان کرد و ئەنفالیان کرد دەستیان خۆش بێ شتێکی چاکیان کاک فاروق تعلیقێک کتەبوو زۆر بە کورتی کاتم تەواو لە تعلیقی و لەسەر دکتۆر داناویش خەتەرترین شتێکم یاسایی کە ئینتەرنەلایزکردنی سانسۆرە یعنی سانسۆر ئەم جارە ئەبەیتە ناو خۆت کاتێک قەڵەم بەدەستەوەگری بنووسی یا بیرکێتەوە یەکەم شت ئەم پرۆژە یاسایە لە بەردەمتایە ئەڵەی 10 ساڵ بینوسم یا 10 ساڵەکە لە زیندان بم یا 10 ملیۆنەکەش بم بەڕاستی ئەمە کێرەشەیەکی زۆر گەورەیە ئەنجا ئاماژەش بە پەروەردە بەڵێ کارەساتی گەورە وڵاتی ئێمە پەروەردەیە دەنا پەروەردە ئەتوانێت لە ڕێی پەروەردەوە ئەخلاقی مەدەنی خەڵک ئەو قوتابیانە و ئەو جی لە پێ بگێنێکە کە تێبگا سوکایەتی چیە وە سوکایەتی نەکە کاتە ڕۆڵی پەروەردە ئەتوانین ئەو ڕۆڵە ببینێت کە بەداخەوە نایبینێت ئەوەش کێشەیەکی گەورەیە بەڵام ئاخر وڵا حەزم هەر بەپێ ئەم جۆرە یاسانەیە کە کەسێکی وەکو حامید ئەبی زەید فتوای لەسەر دەرەکەی لە ژنەکەی جیا بکرێتەوە نووسەرێکی لایەمە شاعرێک ناوی خۆی لە شعرێکێنە محاکمە کراگەر ئێستا بێ ژنەکەشی لێسەرنەوە کەسی ژنیە سپاس بمبورن ناچارم کۆتایی بە بەرنامەکە بێنم بەڵێ دکتۆر وەڵام پێم وایە ئەمە پێویستیمان لەو پێویستمان بەو یاسایانێ پێویستمان بە یاسایەکە کە با بڵێن باز لە ئازادی ئاین بکات هەموو ئاینەکان بتوانن بە با بڵێن ممارەسەی خۆیان بکەن بە ئازادی بە بێ مشکلە ئەو کاتە هەر کەسە و ممارەسە ئاینی خۆی دەکا و پیرۆزەکانی خۆی دەپارێزێ و پێویستمان بە یاسایەت شەکە ئازادی باز لە ئازادی ڕادەربڕین بکات یعنی ئەوە وا دەکات ئێمە زیاتر مەسەلەی پێکەوەژیان با بڵێن قوڵ بکەینەوە ئەمانەیە دەبنەهۆی ئەوەی کە ئازادەکان فراوان بکرێت و پیرۆزەکانی خۆشمان هەر کەسە لە لای خۆی بیپارێزێت بەڵام شتێکی پرۆژیاساکی لە بابەتە بە پێچەوانەوە دەکەوێتەوە سپاس زۆر بە کورتیوانی دکتۆر دانا ئەەکەم ئەو یاسای ڕێک ئەوەیە کە باز لە هاوژین دەکات ئەڵێ جوێنمێن بەڵام هەر کەس ممارەسە شعاری دینی خۆی بکە ڕەخنە بگرن و بۆ ڕۆژنامە نووسانیش پانتایەکی زۆرتر دروستەکە بۆ ئەوەی کە بە ئازادانی خۆیان ڕەخنە بگرن و نەداواکاری گشتی نەیاساش نەتوانێ شتیتر بچێنێ بە پیرۆزە ئاینەکانەوە و بتوان ڕەخنەی بە ئازادانە بگرن. بەڵێ سوپاس بۆ هەموو لایەکتان سوپاس بۆ کاتەی بە ئێمەتان بەخشی بینەرانی عزیز بەرنامەی بەکراوەی کۆتایی هات ڕێزی یادگار فایق و ستافی بەرنامەی بەکراوەی قبول بکەن تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوا بێت دەستان خۆش بێت.